سڵاوتان لێبێ هاوڕێیان ئەزیزان خۆشەویستان، وەکو ڕێکخراوی داکۆک و وەکو کاوەدەربەنیش ئەمەوێ پەیامێکتان پێ بڵێم، ئاگادارتان بکەمەوە کە دەستگاکانی پاراستنی پارتی خەریکی چین. پێشتن کاتژمێرێک دەستگای پاراستنی پارتی لە ڕێگەی کۆمەڵێک خەڵک و ڕێکخراوێکی خۆیانەوە هەستاون بە بڵاوکردنەوەی وێنەیەکی ئێمە کە کردویانە بەر پۆستەر. مەبەستم لە من و ئەندامانی ڕێکخراوی داکۆکە وێنەی کار و چالاکیمان کە پێشتر کردبوومان ئەو وێنەیان بڵاو کردوتەوە و نووسینیان لەسەر نووسیوە کە دوایە ئاگاداری خەڵکەکەنەوە لە ڕۆژی یەکشەممە دەی ئەم مانگە واتە دەی مانگینۆ لە لەندەن و مانچستەر خۆپشاندانێک ساز ئەکەن دژی داگیرکاری کەرکک لەلایەن حکوومەتی عێراق و حەشدی ژەحمی و ئەو بابەتەوە. پەیامی ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک و چالاکوانانی لە بەریتانیا ئەوەیە، تکایە کەس باوەڕ بەم قسە هیچ و پوچانە نەکا، تکایە کەس بەشداری و خۆپشاندانە نەکا، لەبەر ئەوە ئەمە خۆپشاندان نیە، ئەمە کاری پاراستنی پارتیە، تەنها خۆڵکردنە چاوی خەڵکە. ئەوە تاوەکو پێم وتن بە ئاشکرا دیارە هاتوون ئەگەر مردن بۆ وێنەی خۆیان بڵاو ناکەنەوە، وێنەی ئێمەیان لەسەر پۆستەرەکان داناوە کە گوایە مەبەستیانەوەی ئەزانن خەڵکی ئەم وڵاتە خەڵکی بەریتانیا ڕێز لە ئێمە ئەگرێ، ئێمەیان خۆشەوێت دەموچاوی ئێمە ناسنەوە بۆیە ئێمەی وێنەی ئێمە دانن هەتا خەڵکێکی زۆر چێ بەشداری بکە. لێرەوە ئاگاداری هەموو کوردان تاک بە تاکی کوردانی دانیشتووی بەریتانیاکەم لە هەرگوێ هەن بەشداری ئەو خۆپشاندانەی ڕۆژی دەی نۆ یەکشەممە لە لەندەن و مانچستەر مەکەن، لەبەر ئەوە ئەمە کاری پاراستنی پارتیە تەنها بۆ تای بەرزبوونەوەی تای هەڵبژاردنە، بۆ حەملەی هەڵبژاردنە بگرە. ئەوەشی لە کەرکووک ئەکدیە و لە کەرکووک ئەو ڕۆڵە گەنج خوێنگەرمانەی کە شەهید کراون بەڕواف کە دەستی پاراستنی تایە بانقەت ئەوە ئەکەن ئەیانەوێ یعنی خۆشەویستی خەڵک، دەنگی خەڵک، ئاستی خەڵک ڕاکێشن بۆ لای خۆیان ئەگینایکی تر نییە. من بەداخەوە ئەماڵێم ئێمە خەریک بین ئامادەکاری بکەین کە پشتگیری لە خەڵکی کەرکووک بکەین لەو خەڵکە زوڵم لێکراوەی کە چەند ساڵە 32 ساڵێکێتی پارتییان یعنی زوڵمیان لێەکەن، مافیان ئەخۆن، حەقیان ئەخۆن. باشە چەند ساڵە خۆ کەرکووک هەتاوەکو پێش ئەو فەرتەنەی 16 ئۆکتۆبەر بەدەست ئێوە چەند ساڵە بۆ خەڵکی کەرکووکتان نەژیان، بۆ ئازادیتان نەدانێت، بۆ لەسەر دەریایەک نەوت خەڵکتان نییە بیخوا. لەبەر ئەوە داوا لە هەموو کوردانی بەریتانیاکەم بەو چاواشەکارەی پاراستنی پارتی هەڵمەخەڵەتێن. ئێمە هیچ خۆپشاندانێکمان ڕێک نەخستووە و دژی هەموو کارێکین کە پارتی و پاراستنی پارتی بیکە و پێشمان بکرێت ئیدانەی ئەەکەین. ئەمە تەنها جەماعەتەکەی حەمایخانە، جەماعەتەکەی پاراستنی پارتیە، ئەوانن کە ئێمە مەسوول بەرزانیمان هێلکەباران کرد دوایی ئەهات و ئەیانویست ژادی بەرامبەر ئێمە بکەن و ناڕەزایەتیمان بەرامبەر بکەن. ئەمانە ئەو گروپن، بۆیە لێرەوە پێتانەڵێم بە هیچ شێوەیەک بەشداری ئەو خۆپشاندانە مەکەن.